ڕۆژتان باش بیدەران و ئازیزان و خۆشەویستانی پرۆگرامی ڕۆژ باش. هیوادارم کە بەیانێکی جوانتان لەگەڵ ئێمە دەست پێ کردبێت. ئەمڕۆژ وەک ڕۆژانی هەفتە کا لەگەڵتانین و کۆمەڵێ بڕگە و بابەتان بۆ ئامادەکەین. ئەمڕۆژ هەروەکو ڕۆژانی دیکە لەگەڵتانی بەڵام بڕگە و بابەتەکانمان بێگومان لە ڕۆژانی پێشووتر ناچێت و هەموو ڕۆژێک هەوڵی ئەوە ئەدەین کە بابەتێکی جوان بۆ ئێوە ئامادە بکەین. باس لەوە بکەم کە ئەمڕۆ باس لە چی ئەەکەین تەوەری سەرەکیمان چییە؟ کاتێ باسی هوەری کەرکک ئەەکەین بە تایبەت لە ڕووی گۆرانی و مۆزیکەوە یعنی مەقامات کە ئەژڵین مەقامات یعنی مەوسە عەلی مەردان ئەم سێدانەیە بەیەکەوە سێ کوچکن کە کولتورێکی جوانیان بۆ کوردەواری بۆ هوەری کوردی لە ڕووی گۆرانی و میوزیکەوە دروست کردووە. ئەمڕۆ ئێمە سەبارەت بە مەقامات قسە ئەەکەین کە ئەم چۆن ئەم مەقاماتانە یاخود چ شوێنێکی وەکو پەیمانگایەک خەڵک سەردانی بکات زیاتر ئەچمە ناو بابەتەکەوە دواتر بە وردەکاری و میوانیشم ئەبێت و لەگەڵ ئەوەشە میوانمان ئەبێت کە باسم کرد و لەگەڵ ئەوەشە چەند بابەتێکی تریشمان هەیە کە بۆتانمان ئامادە کردووە دەتان بینە سویدیش جابزانن بۆچی دەتان بینە سوید. ئێستاش با وەکو ڕۆژانی ڕابردوو بزانین کە لە چواردە وروبەرمان چی دەگوزارێت لە کورتەی هەواڵەکان ئەویش با کورتێک لە هەواڵەکان لەگەڵتانە بم و دواتر دەگەڕێنەوە ناو بڕگەکانی دیکە. پەرلەمانی عێراق هەموو مادەکانی یاسایی کورتێنانی دارایی پەسەند کرد. سەرەڕای ناکۆکی زۆری فراکسیۆنەکان بە درێژایی شەوی ڕابردوو پەرلەمانی عێراق لە هەڵدا بووە بۆ پەسەندکردنی پرۆژە یاسای کورتێنانی دارایی. دوجار بەرەبەیانی ئەمڕۆ پەرلەمان پرۆژە یاسای کورتێنانی دارایی پەسەند کرد و بڕیاریشیدا 400 میلیارد دینار بۆ بەنداوی فاو تەرخان بکرێت. هەروەها لەمەودا پشت بە ڕێکاری پەنجەمۆر بۆ وەرگرتنی موچە ببەسرێت. شاندێکی بەرەی ئاشتی و ئازادی وەزارەتی دەرەوەی تورکیا لە ئەنقەرە کۆبوونەوە. محەممەد ئیسماعیل ئەندامی دەستەی سەرۆکایەتی ئەنەکەسە بە کوردستان 24 ڕاگەاند لە کۆبوونەوەکەیان لەگەڵ وەزارەتی دەرەوەی تورکیا ڕەوشی سووریا و ڕۆژاوای کوردستان و شێوازی چارەسەری قەیرانەکان تاوتوێ کرد. هەروەها پەیامنەری کوردستان 24 لە ئەنقەرە ڕایگەاندووە. کۆبوونەوەکە 4 کاتژمێری خایاند و دوای تەواوبوونی کۆبوونەوەکەش بڕیارە شاندی بەرەی ئاشتی و ئازادی چەند دیدار و کۆبوونەوەیەکی دیکە لە ئیستانبول بکات. هەفتەی داهاتوو وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی ئیستانبول دەکات. هەفتەی داهاتوو مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی تورکیا دەکات. بەپێی بەرنامەی سەردانەکەشی پۆمپیۆ تەنیا سەردانی ئیستانبول دەکات و ڕەتی دەکاتەوە بچێتە ئەنقەرە. ئەمەش بەرپرسانی تورکیای نیگەران کردووە. ئەگەر هەیە مەولود چاوشۆغلۆ وەزیری دەرەوەی تورکیا لەگەڵ هاوتە ئەمریکیەکەی تۆ نەبێتەوە. و بڕیاردرا دەنگەکانی چەند ویلایەتێکی ئەمریکا هەژمار بکرێنەوە. دوای ئەوەی بڕیاردرا دەنگەکانی ویلایەتی جۆرجیا هەژمار بکرێنەوە، ویلایەتی ئالاسکا بۆ دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان یەکلایی بووە. بەرپرسانی ویلایەتی جۆرجیا ڕایانگەاند ڕەنگە هەژمارکردنەوەی دەنگەکان تا 20 ئەم مانگە بخانێت. بە تایبەت دوای ئەوەی دەرکەوت جیاوازی دەنگەکان لە نێوان ترامپ و بایدن تەنیا لە 0.5. هەروەها تیمی بانگەشەی ترامپیش جەخت دەکاتەوە کە بەردەوام دەبن لە تۆمارکردنی سکاڵا دژی ئەنجامەکانی هەڵبژاردن. لە ئەمڕۆوە جگەرەکێشان لە شوێنە گشتیەکانی تورکیا قەدەغە دەکرێت. وەزارەتی ناوخۆی تورکیا لە ڕاگەیەندراوێکدا ڕایانگەاندووە لە پێناو سەلامەتی و تەندروستی هاوڵاتیان و بەرەنگاربوونەوەی کۆرۆنا. بڕیاردراوە جگەرەکێشان لە شوێنە گشتیەکانی وەک پارک، شەقام و کۆڵان و وێزگەکان و ئەو شوێنانەی هاوڵاتیان تێدا کۆ دەبنەوە قەدەغە بکرێت. ئاماژەی بۆش کردووە بڕیارەکە لە ئەمڕۆ دەچێتە بواری جێبەجێکردن و هەر کەسێک سەرپێچی بکات سزا دەبرێت. کۆتاییمان بە کورتەی هەواڵەکان هێنات دەچینە ناو بڕگەکانی دیکە و ئاگادارتانەکەم چیمان هەیە. سەرەتا بە یەک بابەتێک کە بۆ خۆم زۆر سەرنجڕاکێش بوو کە بینیم دەست پێ ئەەکەم کە باس لە یاری تۆپی پێکە ئەەکەین دایمان ئێمە مێشکمان یاخود هزرمان بۆ ئەوە چێت کە کوڕان زۆر یاریزانێکی باشن. بەڵام لە ناو 6 یاریزانی کوڕ لە نێوان تەمەنی 8 بۆ 11 ساڵ کە بەشداریان لە فستیڤاڵێکی فێرگەی ڕاپەڕین بۆ تۆپی پێ کردووە
کچێک جیاوازتر لە بیرکردنەوەکەی ئێمە هاوشێوەی یاریزانە کوڕەکان بەشداری کردووە یاری ئەکات لەناو ئەو گروپەیە سەرپرشتیارانی فستیڤاڵەکە ئەڵێن چی ئەڵێن ئاستی ئەو کچە یاریزانە زۆر باشە و لاریمان نەبووە بەشداری بکات چون بە هێزی خۆی دیارە توانای خۆی دەرخستووە کە جیاوازتر دەرنەکەوێت لە کوڕەکان بگرە باشتریش بێت لە نیای یاریزانی تاقانەی کچی فستیڤاڵەکەش ئەڵێت کە سوکار و فێرگەکەم پشتیوانیم دەکەن و دەمەوێت لە داهاتوودا ببمە یاریزانێکی لێهاتوو بابزانین لە نیا چۆن یاری دەکات. ڕابردوو دایانەکان شتێکی وایە نەکردو کە ڕێگەپێدان هەبێ فێرخوازی کچ یاخود یاریزانی کەس لەگەڵ کوڕ یاری بکە بەڵام ساڵانی پێشوو لە منهەجی بەڕێوەبەراتی پەروەردەکاندا هەبوو کە ساڵانە لە یەکەی چالاشی پەروەردە وەرزشەکاندا ئاسایی بوو کوڕ و کچ بە یەکەوە یاری بکات یاریگای فوتساڵ ئەو ئێمەش دیارە بە حکمی ئەوەی کە شتێکی زۆر دەگمەن و تایبەت بوو کە فێرگەی قەڵازێ ئەم فێرخوازیان هەبوو کچ بوو بە خۆشحاڵیەوە پێمان خۆش بوو کە چاوکرانەوەی زیاتر بێ و هاتنە پێشەوەی زیاتری کچان بێت چونکە زۆرێک لە فێرگەکان تیبی کچانیانەیە و فێرخوازی کچیانەیە لە تەمەنی منداڵدا بۆیە ئێمە بە ئاسایی وەرمانگرت و بەلامانەوە شتێکی دەگمەن و جوان بوو. ماوەی 2 بۆ 3 ساڵە فێرخوازم لە فێرگەی تۆپی منداڵان قەڵازە دایک و باوکم پاڵپشتیان کردم هیچ گرفتێکم بۆ دروست نابێت کاتێک لەگەڵ یاریزانە کوڕەکان یاری دەکەم هەز بە دڵخۆشیێکی زۆر دەکەم زۆر حەزم لە وەرزش تۆپی پێیە داوەکو دەبم بە یاریزانێکی نێو دەوڵەتی یاری دەکەم. ئەو یاریزانە لە فێرگەی منداڵان قەڵازێ ئاستی لە کوڕەکانیشمانەوە نزیکە بۆیە هەڵمان بژات بۆ و دەورەی ویسمان شتێکی جیاوازترکەین لاون فێرەکەین کە یاری پێ بکەین دڵنیام لەوەی گەر هاوکار و هەمانجی شێبێ ئاستی بەرەو پێشتر دەتوانێت لە ساڵانی داهاتوو لە نادێک گەورەکانی کوردستانیش لە خولی ناب یاری بکات. ئەو یاریزانە کە لەگەڵمانە حەز و ئارەزووی بۆ تۆی پێ زۆرە بۆیەش کە لە ڕاهێنانەکاندا هەموو شتێک بە سەرکەوتوی جێبەجێ دەکات و بۆ هێشتا ئاستی بەرەو پێش چوە. ئێمە کە دەبینی شتێکی ئەوا بۆ شێوێ دەبینی دەگمەن و جوان ئێمە نەکرد لەوێ بۆ خۆمان فێرگەمانەیە کچمانەیە لە فێرگەکاندا هەمیشە هەوڵمانداوە تەشجیعی زیاتریان بکەین و تەشجیعکردن چییە دەستخۆشی لە کەس و کارەکانیان دەکەین و هانیان دەدەین بۆ ئەوەی کچەکانیان کوڕەکانیان لەو تەمەنانەدا زیاتر هامدەن بۆ ئەوەی بێن وەرزش بکەن بە ئەوەی لە کونجی ژوورەکان بێنە دەرەوە و ئەو دنیا جوانەی کە لە وەرزشدا هەیە بیبینن بە چاوی خۆیان ئەوەی کە بینیشتان ئێوە دەیگوازنەوە شتێکی جوان و دەگمەنە کە لە وەرشی کوردستاندا ڕوودەدات کچێک لە پاڵکوڕێکدا یاری بکاتەوە بتوانێت ئەو حەزێک کە لە دڵی خۆی دایەتی بیگەێنێت. بەڵێ ئێمەش بە پیشاندانی ئەم راپۆرتە هاندەرێک دەبین بۆ نەک هەر ئەو کچە و خانەوادەکەی بۆ کچانی دیکە کە ئارەزووی و خولیای وەرزشکردنیان هەیە جا هەر وەرزشێک بێت بۆی کە کوردستانی ئێمە بۆەوە جوانەکە جیاوازی نییە لە نێوان ژنان و پیاوانماندا لە هەر بوارێک باش ئەوە ئەو تەوەرەمان کاوتمان باسی لێوە ئەکەین ئێستا دەینە سەری کە بڵێن باسی لە چی شتێک ئەەکەم. زۆر کەس ئەوەی بیستووە کە لە ناو مەقامەکانی مامۆستا عەلی مەردان یەکێک لە مەقامە هەرە جوانەکانی ئەوەیە کە ئەڵێت شەرتە مەجنونی وەک مەجنونی بێکەس دەشت و کێو بێمەسکەنم تا بەیادی لەیلا ئەمنێنە قەبری تەنگم جا ئەوەی گوێی لە مەقاماتی مامۆستا عەلی مەردان بوو بێت دڵنیام لەوەی کە جارێکی تریش حەزەکە گوێ لە مەقامات بگرێت بۆیە خولێکی فێربوونی مەقامات لە کەرکووک کراوەتەوە و بڕیارە بۆ ماوەی 15 ڕۆژ بەردەوام بێت. جا بۆ ئەوەی مەقامی کوردی لە پەراوێز دوور بخرێتەوە بێتەوە ناو مەیدان ئەم شوێنە یاخود ئەم فێرگەیە هەوڵی ئەوەی داوە زۆر بۆ گەنجان ئەو کارە بکات کە لە خۆیان کۆی بکاتەوە بۆی کە مەقامات زیاتر پەرەی پێ بدرێت بە تایبەتی لە کەرکووک و هەموو کوردستانیش. جا ئێمە میوانداری مامۆستامان کردووە کە مامۆستا عومەر مامۆستای مەقاماتە و ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بێت ئەگەر گوێبیستی دەنگمە ئەوە بەیانی باشی لێ ئەەکەم مامۆستا عومەر بەیانیت باش
هیوادارم تەندروست و سەلامەت بی. ڕۆژ باش بژیت زۆر سپاس دەکەم. مامۆستا عومەر جارە پێش هەموو شتێ دەستان خۆش بێ بۆ ئەوەی کە هەوڵی ئەوە ئەدەن مەقامات لە کەرکووک وەکو جاری جاران بێتەوە مەیدان هەرچەندە ئێستا گۆرانی میلیەکان زۆرن و گەنجان کەمتر گوێ بە مەقامات ئەدەن. پێم بڵێ مەبەستان چی بوو لە کردنەوەی ئەم خولە بۆ فێربوونی مەقامات؟ بەڵێ دەستان خۆش بێ و باینتان باش. ئێمە ئەم خولەمان کردەوە چۆکم کەرکووک و گەرمیان و کورد بە مەقامەوە جوانە، مەقامە ڕەسەنەکان بە تایبەت. ئێمە خاوەن مەقامێکی زۆرین، ئەتوانم بڵێم زیاتر لە 20 مەقامی کوردیمان هەیە. لەبەرەوەی ئەم مەقامە پشتگوێ نەخرێت، ئێمە هەستاین بۆکردنەوەی ئەم خولە بۆ ڕاستکردنەوەیەکەش ئەم خولە بۆ 3 مانگە هەر جاری 15 قوتابی خۆم دەرسیان پێڵێمەوە. لەبەرەوەی مەقامات حسەکەین گەنجان دوور کەوتونەتەوە لەوەی بەس بەعکسەوە ئێستا ئێمە زیاتر لە 15 زۆر خەڵک ناوی نووسیوە لە هەر سێنەتەوەکە بە کوڕ و کچەوە. ئەم مەقامە ئێمە توانین ئێستاکێ لە هەر شارێک 100 گۆرانی بێش پیاکەین، ئەمە ناتوانین مەقام خوێنێ پیاکەین. لەبەرەوە فکرمان کردەوە ئەم مەقامە ڕزگاریکەین لە فەوتانن، ئەم خولەمان کردەوە. مامۆستا عومەر لە کەرکووک وەک دەزانین مەقامەکان زۆرن، ئەڵاوەیسی و قەتار و هایئای و هەولێر حەیرانمان هەیە، لە دهۆکیش لاوکمان هەیە. سلێمانیش پێم وا بێت مەقامێکی مامۆستا عەلی مەردان هەیە کە سەفەری پێڵێن. ئێوە لەسەر هەموو ئەم مەقامانە کار ئەکەن هیچرانەکەیە یا تایبەت بەس مەقامەکانی کەرکووک ئەوەی کە هی گەرمیانە مەبەستمەوەیە یان هەموو مەقام؟ نەخێر حتمما ئێمە شارەزاییمان لە حەیران و لاوک نییە وەک خۆم. بەڵێ بەس کەرکووک ئێمە زۆر دەوڵەمەنین بە مەقام. بەڵێ وەکو جەنابەت فەرمووت ئەڵاوەسی قەتار خورشیدی ئای یعنی زۆرە مەسنەوی قەزاز هیجران. بەڵێ بێ لەوەش ئێمە مەقامەکان تر هەمووی کوردیە، دووگا و سێگا و چوارگا و پێنجگا و نەوە و ئەمە هەمووی کوردیە. فەئێمە ئەم خولەمان کرێتەوە یەکەم مەقام مەسەن با بڵێن من ئێستا دەرسی ڕەست دەڵێمەوە، مەقامی ڕەست کە سەرەکی مەقامە سەرەکیەکانە ئەوەم تەواو کرد. مەقامی دووەم ئەڵاوەیسی ئەڵێم، یعنی بۆ ئەوەی لە هەردوو سەرعیب نەبێ ئیشکەم. اینجا هەدەفەکەمان ئەوەیە ئێمە مەقام ڕزگارکەین لە فەوتانن. زۆر چاکە. جگە لەوە کەرکووک مەقاماتی تریشتی هەیە، مەقامی تورکمانی قۆریات و ئەوانە مخالفە و لەو بابەتانە، ئەوانش ئەڵێنەوە یان تەنها جەخت دەکەنە سەر مەقامە کوردیەکان. ئێمە خولەکەمان کوردیە. مەقام ئەوانەی جەنابەت فەرمووت قۆریات و نەوعی زۆرە، کوردەیە، عیدەڵێ، مخالف کەرکووکە، ئەمانە چڵن مەقام نین، فەرعن لە مەقامەکان. یعنی من مەسەلەن مەقامێکی ڕەست دەخوێنم، برایەکی تورکمان قۆریاتێکی لێدا هەر لەسەر عینی مەقام، بەسیە ئەوان فەرعن مەقام نییە، ناوی سەرەکی نییە. بەڵێ قۆریات مەقام نییە، سەرەکی نییە، چڵە دەرەچێت. لەبەر ئەوە ئێمە خولەکەمان هەدەفەکەمان مەقامە کوردیەکان و شەرقیەکانش، یعنی کالەم شەرقی مەقام عێراقی هەموو شێوەکان دەستەکانە. زۆر باشە. مامۆستا عومەر ئەو بەشداربوانەی کە دێنە لاتان و فێرخوازن، ئایا بەو ماوەیە ئەتوانن ببن بە مەقام بێژێکی دروست و تەواو؟ مامۆستا ئێمە وەکو فەرمووت یعنی وتم شم 15 قوتابیمە ئێستا، 15 قوتابی من بتوانم سیان پێ بگەێنم زۆرە. من هەمووی دەرسەکە بە شێوەی گشتی بۆ هەمویان ئەڵێم، بەس شەرنی هەمووی دەم خۆش بێت، مامناوەندی و بەسەرەوەی خواردرە ئەو کاتە ئەمێنێتە سەر ئازایی ئەو قوتابیە خۆی وەک چۆن قوتابی ئاسایی سەعیەکات ئەبێت. من بۆیانم تۆمار کردووە لەم هەر کەس لە مۆبایلی خۆی بەدەنگی خۆم بە جەماعی ئەتوانێت لە ماڵەوە خۆی پرۆڤە بکە، سۆڵفێزیانە دەینێت، یعنی علمیە شتەکەمان ئەکادمیە زۆر 100% ئەو کەسەی فێرە بێت و ئەبێتە مەقام خوێن، ئیتر لەسەر خۆی ئەمێنێ. ئێمە ئەوەی لەسرە قانونەکە و تۆن و شتیانە دەینێ، ئیتر باقی لای خۆیان ئەمێنێ. بەس ئەم 3 مانگە حتمما
تەلەبەی قوتابی چاک چاک پێگەێنم. زۆر باشە. باش مامۆستا من لێرە پرسیارێکم بۆ دروست بوو جەناب دەڵێ ئەکەوێتە سەرخۆی واتە پەیوەندی هەیە ڕاستە و خۆ بە بەهرەوە یاخود مەرج نییە تەنها بتوانێت دەنگ هەڵبێنێت ئەوە ئەتوانێت ببێ بە مەقام بێش یان ئەبێ بەهرەیەکی هەبێت. قوربان خۆی ئەبێ شتێکی تیاوێ ینی هەر کەسێک هەر لە خۆی نابێ بە وەرزشوان هەر لە خۆی نابێ بە جملاستیک هەر لە خۆی نابێ بمەلەوان ئەبێ خۆی شتێکی تیاوێ ئەو شتێ ئێمە پەرەی پێدەین پەرە پێدانەکەی ئەم 3 مانگە بەردەوام هەفتەی 2 ڕۆژ من بە 2 سعات سعاتونی و بە جۆرەی زروفی خۆم و ئەوان کە لەم 2 ڕۆژەیە زیاد جەختەکەمە لە سریان زیاد هەوڵە دەم لەگەڵیان فئیشەڵە نەتایجی باشیە بێ. زۆر باشە گروپی باڵ یاخود ناوەندی علی مەردان تەنها گروپێکی کوردی بووە کە لە مێژووە لە ئۆپرای قاهرە گۆرانی وتووە و مەقامی بردووەتە قاهرەوە. ئێوە بەتەمانین ئەو فێرخوازانەی کە فێر ئەبن بیان بنە فستیڤاڵەکانی دەرەوە هەر ئەوانن بەشداریان پێکەن یا ئەندامە سەرەکیەکانی ناوەندی علی مەردان خۆیانن کە بەشدارە بن. وڵی ئێمە ئەوەی ناوەندی علی مەردان لە 2010 کە داماننا بە یارمەتی چەند بەڕێزێک ئەم چوینە مصر لە مصر توانیەوە بەزلی کوردی و مەقامی کوردی لە دارالئۆپرا المصری بڵێن دارالئۆپرا المصری یعنی ئەتوانم بڵێم شوێنی کەلسوم و عەبدولوەهاب و عەبدولحەلیم و ئەمانەوە بە فەخرەوە ئێمەیان بردە ئەو هۆڵە گەورەیە کە 1200 کەس ئەگرێت هەمووی لۆجە و یعنی کلاسیک کە ماوەتەوە خۆی ئێمە زیاتر لە 1000 کەس لە هۆڵەکەیە بوو کە لە زمانەکەمان نازانن لە زمانەکەمان نازان ئێمە توانیمان مەقامەکان سەرێکیەکان بە کوردی بڵێن و تورکمانیشمان برد و تەلەبەشمانە بوو تەلەبێ خۆمان بوو ئەوش بە عەرەبی خوێندی لەبەرەوە ئەم تەلەبانەی کە وەکو جەناب دەڵێ ئەگەر هەڵکەون بۆنە داوات بکرێن یعنی تەلەبەی نمونەیی تێبێت بە فەخرەوەی بین. زۆر باشە. مامۆستا عومەر خولی مەقامات تەنیا لە کەرکووک ئەکەنەوە یاخود چۆن ئاوا دەنگی کوردیتان بردە قاهرە ناتانەوە بۆ پارچەکان دیکەی کوردستان یا شارەکانی دیکەی کوردستان ناوەندی علی مەردان پەرەی پێ بدەن و خەڵک مەقام فێر بێت؟ وەڵڵاهی مامۆستا ئێمە دوێن لە سلێمانی بووین لە سلێمانی زۆر بە پەرۆشیان ینی تکایان نەکراویت ئەم دەورێت تەواو بوو لە سلێمانی بیکەنەوە لەبەر ئەوەی لاوی زۆر چاکەیە هونەرمەندی زۆر چاکەیە کە هیچ شارەزایان نییە لە مەقام بیکەنەوە لە عینی کات لە سەقزەوە زۆر پەیوەندیمان هەیە داواکەن لەوێ بچین بۆ دەڕۆژێک وەکو سەرەکی ینی بۆیان تۆمارکەین و مەقامەکە چوو ئەو مەقامانەی لای ئێمە هەیە لای ئەوە نییە هەش بێت لە شێوازێکی ڕاست و ڕەوا نییە یعنی بۆ قانونی علمی بێ لە کرماشانەوە لە سەرخەتن لەگەڵمانە قسمێکی بۆ ئۆنلاین بۆیانە نێرین قسمێکی محاولاکەین ئەگەر ڕەزامەندی حکوومەتمانە بێ بچین لەوێ بکەینەوە. بەڵێ بە تایبەتی کرماشان چون مامۆستا علی مەردان فترێکی زۆر لە کرماشان بۆ لەوێش ماوەتەوە وەکو مەقام بێژێک دەستان خۆش بێت. دێمە سەر پرسیارێکی تر گرنگترینی ئەو زانیاریانایی کە لە ناو وانەکانتانە ئەیڵێنەوە بە مەقام فێرخوازانی مەقام چین. بەڵێ وڵە ئێمە قەدەر ئیمکان ئەتوانین بڵێن بە ئەکادمی لە سەر شێوازی 100% علمی پێیان ئەڵێن و لە ڕێبازی مەقامەکە دەرناچین بەلایە نایان بین مەقامەکان ئەوەی لە باو باپیرمان ماوەتەوە ئێمە جوانکاریمان بۆی کردەوە پاکمان کردێتەوە ئەوەی نەشازی تێبیان هەڵەیەکی تێبێت توانیمانە بە هیمەتی ئەو مامۆستا مۆسیقییانە و ناوەندەکە پاشی کەینەوە ئەیگەین بەو بە پاشی و علمیە ئەیگەینە قوتابیەکانمان. زۆر باشە. ئێوە جگەلەوەی کە لە خولەکەتان تەنها مەقام ئاڵێنەوە ئایا بەتەمانین جگەلەوە هونەری گۆرانی وتنی دیکەش بە هەمان شێوە بە شێوەیەکی ئەکادمی بڵێنەوە؟ وڵای ئەو اختصاص من نییە یان ئەتوان بڵێم من هەر ئەستان نازانم دوو بند بڵێم ئەمە ڕەنگە 500 بیتی کلاسیکیم لەبەر بێ بە زمانی مەولەوی یعنی ماچۆ با بڵێن دیوانی مەولەوی یان کاکەی یان زەنگنە چکم بەعزیە مەقامێکەیە شعری خۆمان کلاسیک با بڵێن بێکەس و گۆران و ئیلا مالانەیە ئەمانە قبول ناکە ئیلا بە زمانی ماچۆ واتە
هەورامی کاکەی زەنگە بەو زمانە بترێت لەبەر وەکو بەندە شعرێکی زۆری مەولەوی و مەلەفەتاحی جەباری و زۆر بە زمانی ماچۆ لە بەرمە چکم ئەو مەقامانەی کە ڕەسەنی کوردی وەکو ئەڵاوەیسی قەتار خاوکەر ئای ئەو وشەیە کە لە زمانی ماچۆیە مۆسیقی ترە بۆ ئەو مەقامانە یعنی نەغمەکەی ئەگونجێت مەسەن من بۆ ئەڵاوەیسی ئەڵێم ئازی دیارەن وادەی لوان من ئەمە لێرانە خۆی لە شوێن خۆی بۆ ئەو مەقامە مۆسیقایە ئەمە من شعرێک کلاسیک بێن یەکێ لە شعرەکان مامۆستاکانی تر ناگونجێ بەس بۆ مەقامی کلاسیک شەرقیەکان بەڵێ شعرەکانی مامۆستا بێکەس مامۆستا گۆران هەمووی ئەوانە ئاڵین بەڵێ پیرەمێرد هەروەک مامۆستا عەلی مەردان زۆربەی شارەکانی ئەویشی کردووە بە گۆرانی و مەقام من هەڵە نەبم یارمەتیەکی چەنەڵە بیر و هزری من بدەی پێم وابێ ئەمە یەکەم خول نییە کە ئێوە ئەیکەنەوە پێشتر خولی تریشتان کردوتەوە یا من هەڵام نا هەڵەنیت بەڕێزم ئێمە لە 2007ەوە قوتابیمان هەیە مەسەن چنار کەرکوشی کە ئافرەتە لە سلێمانی تەلەبەی خۆم بوو زۆر سەرکەوتو ئەوش لەگەڵمانە لە مسر مەقامی هیجرانی خوێنینەکەی مامۆستا عەلی مەردان تەلەبەی ترمانە دانەتایر ئێستا لە هەولێرە ئەوش قوتابیەکی سەرکەوتوی ناوەندەکەمانە ئەحمەد نەجیبمانێت قوتابی مامۆستا مامۆستایە لە من ناوێرم شانەشانی دەم ئەوە مامۆستایە لەبەرەوە ئێمە کەسی کوڕ و کچێکی زۆر جوانمان پێگەیانوە و ئێستا لە ساحەکان هەمووی مامۆستای گەورن باسی چنار کەرکووکیت کرد کەس ئەو کاتە لا کەرکک ناوبانگێکی باشی پەیدا کردو یەکێکە لە مەقام بێژەکان با بزانم ئێستا لەناو ئەم 15 قوتابیە کە هاتوون فێر ببن کچیتیا هەیە؟ وەڵڵاهی تا ئێستا ئەم وەجبەیان نییە بەس بەر لە کۆڕۆناکە بەڵێ هەمان بوو وەڵڵاهی ناوەکەی سە نازانم ئافرەت هەبوو هاتبوو کچی کۆلێج بوون یعنی شخصی اعتیادی نەبوون بە معلومات و زیرەک بوون و لە عینی کاتش عەرەبمان شەبوو تورکمانمان شەبوو بەس ئەم خولە حەزمانە کرد بە هاتایە بەس بەداخەوە تا ئێستا بە زۆرش کەس نایە خۆیان نەبێ بێن ئێمە داواکەین بێن ئێستاش هەر بێن هەر وەریانەگرین باڵێ بەو هیوایی کە خانمانیش بتوانن لە کەرکک لە گەرمیان هەرچەندە وەک باسمان کرد هەبوونە لەوە زیاتریش ببن و ژماریان بە ژماری ئەو کوڕانە یاخود ئەو پیاوانە بێت کە بەشداریکەن زۆر سپاس دەکەین مامۆستا عومەر کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت دەستەکانت خۆش بێ هەرچەندە مامۆستا عەلی مەردان زۆر بە خامەیەکی پاک دەنگەکانی تۆمار کراون و تا ئێستا هاتوون و ئێوەش ئەرکە کێشن و لەوە زیاتر پەرەی پێدەن بۆ گەنجەکانمان دەستەکانتان خۆش بێت دووبارە سپاسکە بەشدار بووی لەگەڵمان سپاس بۆ ئێوە سپاس بۆ کەناڵەکەتان ئیشەڵڵا ئەمە یەکەم چاوپێکەوتن نابێت دایمەن حەزەکەین کەناڵەکەتان بێت تەختەی دەرسەکانمان بکاتەوە ئینشەڵڵا سەرکەوتووە بن سپاسانەکەی سپاس بۆ جەنابەت با پێکەوە بزانین ئەم کەشەی پشتەوەی من ئەم هەوای پشتەوەی من زۆر تاریکە بزانین جەو چۆنە بێ ئەمڕۆ تاریکەکەی هی ئەوەیە سەرماشی لەگەڵ بێت یا درەنگ خۆر هەڵدێت بازین پارچەکانی دیکە شارەکانی دیکە بە شێوەیەکن لەگەڵمان بن
ڕاستە بە شێوەی گرافیک چوینە شارەکانی کوردستان و بینیمان کە کەش و هەوا چۆنە بەڵام بە شێوەیەکی زیندوش ئەتان بم بۆ شارێک یان شوێنێک کە ئاکری شیرینە لەوێش ئاری حوسێنمان لەگەڵا بزانین ئەم بەیانیە ئاری چی بۆمان ئامادە کردووە ڕۆژ باش ئاری و بزانم کە چیت بۆ ئامادە کردوین. بله روزوا و تماشاوان کورسان 24 جی باشتر لاکری ام اتناوا چایخانه که دال وسپدهیت گلوی ندیاره کل آکری هجمارک برچاف ج چایخانه هنه خلک آکری گلک سردانا چایخانات کتن لسپدهیان زو توی چایخانه این آکری تشتا سپیده آنکو نان سپیده نان بیانیان پیشکش کن نوا چایخانه دا جبلی کو ام بحثا تشتا سپیده و چایوانو بکین نوا چایخانه دا گلک تشت کلا پوریات ندن خدان و چایخانه آنکو وی چاچیت نوا چایخانه دا گرینگیا دا وان تشتین کلا پورین کو جارا جانا بابا پیران داد کار تاتن و گویل ویرا داد نجبوه که خوشه کی جبوان کسان پیدا بکتن این کو سردان و چایخانه کن چای و پنج بو از بزانم ایدی تشتی چه پیشکش کن از خود حازم کو برف چاچی بخوام الویرا ما پیر جبت گل منک و کسایی که هجای آکری چاچک دیار ما پیر جب ما بحثا کی بکیدی ام بحثا تشتی چایخانه آکری بکین هنگ چه تشتی پیشکشوان کسات کنی کو سپیداتین لیرا چای ودخون و تشتی خون بله پیشکی بخیرات نو قناه 24 کم خیر بین سر چوا افتشت ما آخر تشتی کی الموصله خمونيا طحينه نيسكا او ديك مرابويا تشتي فلو كافني خموني افتشام كورتيني شغل تشتكل صار نفرش بين تبع هالشخص كي بخد فيت شد دعوه شد كان مو بدو اثنين بله اجبلي فونات بجن جارة شوي خانة اوكري حتى قالي جهابون نو كابتري بوينا سبيوتي ابا زيتر بردست كابن بله ابا بترا بردست انا بترا بيت شنو تشتي سلفكا يخمونيا بله اجبلي في خورنام بحث بكين قالك تشتين كلا بوريتا شوي خانة خوي دونن كو سي جور تاين هميدا تجي كرينا بو چي افتشن هنيتا دونن چه خوشك دنوان كاسا كو تين چاي ودخون بله افتشتا تشتي فلوغري كابن تشتي جونا بيروزا ما قالك كيف تشتي مسي غرفتين بيشكي بالي بشانا كي افتشتا من هابو زيوتريج باشتا كو كربي شوي خانو مقرد تشتي ما خرج شوفاوت يا بجورا كودي السالو نيتي كام تشي كام تين مبا جال برودر نو سيورتين قالك بلا خدني اوت كان يا هابيتن ايش بمتين وهابيت ايش تكرم بيجب بحثا بين ديجب كافي قوفي ام بار فارز زبستان و چينو پايزه ايديد قال هاتنا وارز زبستان و سرمايا خارنه و هرسان چای گوران کاری بسلاتن يان هر او خارنور و خارنور چانه لا بلا گوران کاری تنكرن شو فرقه خورن فرقه زستاني همو شك فرق بيتن يعني خورنو سوق زستاني ديورا يوفني ديورا شو زستاني ديورا يوفني شو ديورا بله بله گلک سپاس بودم ما بیرجی بله وقتی که مدت دیار کردن دیار کل آکره ایدیاف خارنوانش دانه همی تشتین خمالی نه آکره دبره که همی برامین خمالی ین سروشتی هم جین دست کرده به دستت کون داله که داوی اف تشتین که ناردانه نه یعنی که کسک سردان و چای خانه بکت دی زیاتر هست بخوشی بکتن بزانیتن الآکر جانا و بیران دا الجاران چه تشتک بکارات یا اف سپیده یا ما بکم گلا بوین الآکره بله زۆر سپاس دەکەین ئاری ئەم بەیانیە کە لە شوێنێکی ئاوها خنجیلە و بچکۆلە بەڵام کۆمەڵێک کولتور و کەلەپوری کوردی جوان لەو شوێنە هەیە دەستەکانە خۆش بێ بەواتای ئەوە نیە تا شوێنەکە گەورەتر بێت ئەوە مەجای کارکردن زیاترە بێت هەر ئەمە نمونەیەکی زۆر جوان بوو کە بینیمان ئەم بەیانیە لە شوێنێکی زۆر بچووک بەڵام دنیایەک لە جوانی تیا بوو دەستەکانت خۆش بێت ئاری بەڵێ وەک هەمیشە کە ئێمە هەندێک جار هەڵی ئەوە ئەدەین کە لە یەکێک لە بڕگەکانمان کە بڕگەی ڕۆژباش گرنگی زۆر بە زاراوەکان ئەدات گرنگی بە هەموو کوردستانی گەورە ئەدات بۆیە ئەمانەوێت شارەزاتان بکەین بە چەند وشەیە کە لە هەموو زاراوەکانی دیکە بۆ گرنگی دانیش بە زمانی کوردی بە گشتی و زاراوەکان بە تایبەتیش ئەمڕۆ چەند وشەیەکمان بە زاراوەکانی سۆرانی کرمانجی هەورامی و زازاکی ئامادە کردووە کە وشەیەکە باوەڕ ناکەم کەسێک نەیوت بێ ئەو وشەیە و کەس نەیهات بێتە سەرزاری وشەی خۆشەویستی با بزانین لە سۆرانی دەڵێن خۆشمەوەی لە کرمانجی دەڵێن ژتە حەز دکەم و بە هەورامی دەڵێن وەشم گەرەکەنی بە زازاییش ئەڵێن ئەستورە حەسکەنە و وشەیەکی دیکە هەیە کە ئەمیش ئەمڕۆ وشەکانمان بە گشتی با باسیەوە بکەم باسی سۆزداری و خۆشەویستیە جاوانی خۆشەویستیان هەیە بە هەر زاراوەکی تر ئەمڕۆ ئەم وشانەی ئێمە لە دەست خۆتان مەدەن و پێیان بڵێن بیرتەکەم غەریبیە تدکەم ویرت کەرۆ
و هەروەها بە زازاکیش بیریە تووکەنە طبعاً ویرت کەرەوە بە هەورامی بووکە وتم اینجا وشەیەکی تریشمان هەیە کە ئەڵێ بە سۆرانی ئاگاداری خۆت بە هەندێک جار بە کەسێ ناڵین خۆشمەوەی بیر دەکەم پێڵێن ئاگاداری خۆت بە ئیتر تێبگا کە زۆرمان خۆشەوی بۆیە وای پێ ئەڵین لە کرمانجی ئەم وشەیە پێی ئەڵێن ئاگاداری خۆ بە و لە هەورامی ئاگادار و ویت بە و بە زازاکیش هەیاری خۆ بوو و وشێکی ترمان هەیە بیری کەسێکەکەین ئەڵێن بگەڕێرەوە زوو ئەڵێن زوو بگەڕێەوە بە کرمانجی زوو بەگەڕێ و بە هەورامی زوو بۆرۆ و بە زازاکیش پێ دەڵێن لێز ئەگەرێ دێنە سەر وشەیەکی تر و کۆتاوشەمانە کە لە سۆرانی بە کەسێ بڵین چاوەڕێتەکەم ئینتیزاریەکەی چاوەڕێتەکەم و بە کرمانجی لە بەندا تەمە بە هەورامی چەمەروانتان و بە زازاکیش ئەز باێ تۆوە ئەمانش ئەو وشانە بوون کە ئەمڕۆ دەتوانن هەر کەسێ بۆ خۆشەویستەکەی بینێرێت پێی بڵێت کە هەر کەسێک بۆ دایکە بۆ خوشکە بۆ برایە کە بیریەکەی خۆش دەوێت دوورە لێتەوە یان چۆ بۆ شوێنێک ئەزانی کەشوەواکەی ساردە ئاگاداری خۆی بێت ئەتوانین ئەم وشانە بەم زاراوانەی کە باسم لێوە کرد پێیان بڵێن و بە مەسیجێکیش بێ بۆیان بنێن باش دەچینە سەر بابەتێکی دیکەمان بێگومان خولیایەکی زۆر هەیە بۆ هەندێک کەس کە حەزەکەن بە بینینی دیمەنی فڕینی باڵندە کۆچەریەکان و لە دەریاچەی ئێرچەک لەوانی باکووری کوردستان کە زۆر دڵڕفێنە و سەرنجڕاکێشە بۆ گەشتیاران و بۆ ڕێبواران هەندێک خەڵگە چن بۆی کە ئەو دیمەنە ببینن بە پێی تۆژیرەوەکان و ئامارەکانیش زیاتر لە 200 جۆری باڵندە لەو دەریاچەیە هەن با ئێمە لێرەوە بینەربین ئەو دیمەنە جوانانە ببینی بەهۆی بوونی ڕووبەرێکی زۆر لە سنووری ئاو و دەریاچەی وان لە سەر ڕێگای کۆچی باڵندە کۆسەریەکان لە هەموو مۆرزەکاندا باڵندەکان لەو سنوورە کۆ دەبنەوە و هێلانە و شوێنی حەوانەوە دادەنێن ئەم ساڵیش ناوچەکە وەک ناوچەی پارێزرا و ناسێنرا و خراژێر چاودێریەوە ئونیڤەرسیتەمizin vaلیلێمizin بەهۆی ئەوەی ئەمساڵ سنووری دەریاچەی وان خراژێر چاودێریەوە بۆ ناوچەی پارێزراوە ژماری ئاژەڵ و باڵندەی چێوی لەو شوێنە زیادی کردووە ئەویش دیمەنێکی جوانی هەیە و سوودی بۆ ژینگەکەمان دەبێت ساڵانە نزیکەی 4,000 باڵندەی جۆرا و جۆر بە تایبەت قازوقلینگ لە دەوروبەری دەریاچەی وان کۆ دەبنەوە چونکە شوێنەکە دەکەوێتە سەر ڕێگای کۆچی باڵندە کۆچەریەکان با گوێرەی ئامار و توێژینەوە زانستیەکان 215 جۆر باڵندەی کۆچەری لە دەریاچەی ئیرچەک لە قەزای ئیپەکیۆلۆ سەر بە پارێزگەیوانی باکووری کوردستان هەن دیمەنی هەڵەرفین و نیشتنەوەی باڵندەکان ناوازە و جیاوازە با شێوەیەکتەوە مرۆڤ بۆ کەشێکی ئارام کێش دەکات بێگومان کوردستانی گەورە هەر چواربەرزەکەی تێدایە وەک وڵاتانی دیکەنین تەنها بە زستانمان هەبێ یا بە درێژایی ساڵ لە هاوینێکی گەرما بژین بۆیە کوردستانی گەورە وەک وتم هەر چواربەرزەکەی تایە بۆی ئێمە بینەری ئەو دیمەنانە ئەبین لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر کاتێکە ئەو باڵندە کۆچەریانە گەرمیان و کوێستانەکەن و کۆچەکەن و دیمەنێکی زۆر جوان و دڵڕفێن ئەبەخشن بەو شوێنە هیوادارم کە کوردستانمان هەر جوان و ئاوها بمێنێت و پارێزەری ژینگەی کوردستانمان بین بۆی کە ئەم دیمەنە سروشتیانە بەردەوام هەبن و بمێنن ئێمەش بتوانین بۆ ئێوەی بگوازینەوە و دەچمە سەر بابەتێکی تر کە دیسانەوە پەیوەندی هەیە بە باڵندە و پەروەردەکردنی باڵندە و ئەو بابەتانە سۆران جەمال هاوڵاتێکی شاری سلێمانیە ئەو 36 ساڵە سەرقاڵی پەروەردەکردن و فرۆشتنی ئاژەڵ و باڵندەیە بێگومان زۆر کەس هەیە حەزەکات ئاژەڵ لە ماڵەوە بەخێو بکات هەندێک کەسیش حەزی تایبەتیان هەیە کە باڵندە بەخێوەکەن بۆ نمونە لە ماوەیەک ئەم وای کردووە کە ئەزمونێکی باشی لەو جۆرە هەبێت و دەنگی خۆشی ئەو باڵندانە و ئاژەڵانە شارەزا بێت لیان و ئەو هاوڵاتیە دەڵێت ئێستا هاوڵاتیان زۆر ئارەزووی پەروەردەکردن و بەخێوکردنی باڵندەی جوان و دەنگخۆش لە ناو ماڵەکانیان دەکەن جا من زۆر لە باڵندەکان ئەترسم بە تایبەتی بولبول خوڕماکەیکەنە قەفەس و جاریدایە دەریەکەن لە ناو ماڵەکە تۆزێ بفڕێ من ئیتر ئەلێ ئەتۆقم با پێکەوە ببینین کە خەڵک چەند خولیای بەخێوکردنی باڵندەیە.
لە کوردستانە خەڵکێکی زۆرە بە خۆشحاڵیەوە وەکو ئارەزوی بەخێوکردنی باڵندەیان هەیە چ وەکو بەرهەمهێنان لێی چ وەکو ماڵیکردن باڵندەی ماڵی کە لە ماڵەکانە کە ئەمڕۆ وای دیاتوو کەلتورێ زۆربەی ماڵەکان خۆیان ناوەتێ ئەم ئارەزوە جوانە کە ئەمە پەیوەندی نێوان مرۆڤ و باڵندە بەهێز ئەکات کە باڵندە بەخێوکردن لە ماڵا چ بۆ بەخێوکردن بێت و چ بۆ بەرەمهێنان بێت وەکو بەخێوکردن کە مرۆڤ با بڵین دەرونی ئاسوودە ئەبێت چێژی لێ ئەبینێ و کە ئارەزوێکی کە ئەبێ ئێمە هەوڵ بین بە هەر شێوەیەک بێ باڵندە بە کەش و هەوایە فێر بکەین وەکو جەوی دەرەوە نزیک بێ لە جەوی دەرەوە یعنی لە کەش و هەوای دەرەوە چکە گەورەترین هەڵا ئەوەیە کە چ ئەوەی باڵندە بەخێوەکە وەکو بەرەمێنان یا چ ئەو کەسەی کە وەکو ماڵی بەخێوەکە وای لێ بکات لە کاتی لەم کاتەیە بە پەلە گەرمکەرەوەی بۆ دانێت هەچ خۆراکێکیش کە بەخێوکرد یاخود ئەوەی کە هەوادارە یاخو ئەوەی بۆ وەکو باڵندەی ماڵی هەیە تکایە کە بەخوا هەرچ خۆراکێکە کڕن لە هەر شوێنێک بێت بۆنی بکەن نابێ هیچ ئەو دانوێڵەی کە ئیتێ ئەو تێکەڵەی کە ئیتێ نابێ هیچ بۆنی چیە بێت. با من شتە بە کورتی و کوردی زوو بیڵێم پێش ئەوەی بچینە سەر بەهای دراوەکان ئێستا ئەو راپۆرتێک کە بینیمان بێگومان هاوکارم کاروانیارە ئامادەی کردووە بە بینینی ئەو دیمەنانە من ئێستا زانم کاروان زۆر حەز بەوە ناکات کە باڵندە و شتەکان لە ناو قەفەسا بن چون خۆی زۆر ژینگە دۆستا و دایمەن ئەو یاخود زۆر جار ئەو بابەتانی کە بۆمانی ئامادە ئەکات سەبارەت بە ژینگە و پاراستنی ژینگەی کوردستان و بە تایبەتی ئەو شوێنانەیە بۆیە هیوادارم کە هەرچەند بەلای ژینگە دۆستانیشەوە ئەوە کارێکە تۆزێ هەستیان بریدارەکە بەڵام ئەیتر خەڵکانێکان حەز بە ڕاگررتنی ئەو جۆرە باڵندانە ئەکەن. ئێستا شەچینە سەر بابەتی دراوەکان کە بزانی دراوە بیانیەکان و نرخی زێر و هەروەها دراوە بیانەکان وەگوتم لە بازاڕەکانی هەرێمی کوردستان چۆنن و خۆشم بۆتان ئەخوێنمەوە. ئەگەر چاوم یارمەتیم بات و بیبینم زۆر باشە. $100 ئەمریکی بەرامبەر بە 125,000 دینار و 125,200 دیناری عراقیە. 100 یۆرۆ بەرامبەر بە 147,750 دیناری عراقیە. 100 پاوندی بەریتانیش بەرامبەر بە 162,000 دیناری عراقیە. 100 لیرەی تورکی بەرامبەر بە 15,000 دیناری عراقیە و 100 تومانی ئێرانیش بەرامبەر بە 5,700 دیناری عراقیە. اینجا دینە سەر زێر. مسقالێک زێری عیار 24 390,000 دیناری عراقیە. مسقالێکیش زێری عیار 21 345,000 دیناری عراقیە و مسقالێکیش زێری عیار 18 295 دیناری عراقی. بەڵێ ئەو شتانی کە گرانبەهان هەندێک جار ئەڵێن شتێک زۆر گرانبەهایە بەڵام هەندێک جارە بینین هەم لە ڕووی کوالەتی شتەکەەوە بەڕاستی گرانبەهایە هەم لە ڕووی نرخەکەیشەوە زۆر گرانبەهایە و شوێنی پەیداکردنی و جۆری پەیداکردنەکەیشی کە چەند بە ئەستەم دەرەکەوێت ئەوە ئیتر واکات زۆر ئەو شتە تایبەت و گرانبەها بێت. لە ساڵی 2017 ئەڵماسێکی خام و بێخەوش و ڕنگ پەمەی کە زۆر ڕەنگی جیاوازە لە ئەڵماسەکانی دیکە لە رووسیا دەرهێنراوە. ئێستا کۆمپانیایەکی تایبەت دەخاتە فرۆشتنەوە کە زیادکردنی بۆ ئەکات لە زیادکردنێکی ئاشکرا کە پێشبینی دەکرێت نرخی ئەم ئەڵماسە بگاتە زیاتر لە
30 ملیۆن دلاری ئەمریکی و زۆرش بچکۆلەیە چونکە کێشی ئەم ئەڵماسە 14.83 قیراتە و خەڵکانێکی زۆر خواستی بەدەستهێنانی ئەو ئەڵماسیان هەیە و چاوەڕێی ئەو فرۆشتە زیاد کراوە ئەکەن با پێکەوە بیبینین ئەو ئەڵماسە جوانە شکلەکەی چۆن. پارچەیەک ئەڵماسی ڕنگ پەمەیە کە بە ڕۆحی گۆڵ ناسراوە لە ساڵی 2017ەوە لە رووسیا دەرهێنراوە. ئەڵماسەکە یەکێکە لە جۆرە دەگمەنەکانی ئەڵماس لە جیهان. بڕیاریشە لە زیادکردنێکی ئاشکرا لەلایەن کۆمپانیایەکی کەرتی تایبەتەوە بفرۆشرێت. ئەمە ڕۆحی گوڵە ڕەنگێکی هاوشێوەی ئەمە هێشتا نییە. ئەڵماسێکی جوان و ڕون و پەمەی و ئەرخەوانیە کە چێشی 14.83 قیراتە. هێندە ڕون و بێخەوشە کە تەواوی دەرەوە و ناوەی دەبینرێت. لەو باوەڕەدام خەڵکانێکی زۆر بە دوای ئەم جۆرە گەوهرەدا بگەڕێن بە تایبەت بۆ بەرهێنەران. بەردی خامی ئەڵماسەکە لە رووسیا ساڵی 2017 لەلایەن کۆمپانیایەکی تایبەت دەرهێنراوە و کێشەکەی 27.85 قیرات بوو. دوای بەرهەمهێنانی بووەتە گەورەترین ئەڵماسی پەمەیی لەسەر ئاستی رووسیا. سەرۆکی فرۆشتنی خشل لە کۆمپانیا رووسیەکە ئاماژە بەوە دەکات کە لە 10 ساڵی ڕابردوودا تەنیا 4 جۆر خشلی پەمەییان دۆزیوەتەوە و ئەمەش بۆ ئەوان دۆزینەوەیەکی گەورەیە. کۆمپانیاکەمان لە 10 ساڵی ڕابردوودا تەنیا 4 ئەلماسی دۆزیوەتەوە کە کێشیان زیاتر لە 2 قیرات بوو. ئەلماسە پەمەیەکە کێشی زیاتر لە 20 قیرات بوو. ئەمە تووشی سەرسامیەکی گەورەی کردوون و دۆزینەوەیەکی سەرسوڕهێنەر بوو. ئەڵماسی ڕۆحی گوڵ بڕیارە لە زیادکردنی ئاشکرادا بفرۆشرێت. کۆمپانیای خاوەن ئەڵماسەکە زۆرترین نرخ لەسەر ئەڵماسەکە دادەنێت. بەڵام چاوەڕێ ناکرێت ژمارەی پێوانەی لە نرخ بشکێنێت کە ساڵی 2017 کۆمپانیای تۆسپی جۆرێک لە ئەڵماسی بە بڕی 2 ملیۆن دلاری ئەمریکی لە هۆنگ کۆنگ فرۆشت. بەڕاستی شتێکی نایاب و جوان بوو. باباسی بابەتێکی ترتان بکەم زۆر دوورە لە ئەڵماس و بابەتی ئەڵماس و شتی گرانبەها بەڵام بۆ هەندێک کەس گرانبەهایە چون سەردەمانێک لەگەڵ ئەو شتەیە ژیانیان کردووە یاخود هەیان بۆ و یادگاریەکی خۆشە بۆیان. بۆ نمونە پایپ یان سەبیلە کە یەکێکە لەو ئامێرانەی کە لە سەردەمانی کۆن پیاوان بۆ جگەرە کێشان بەکاریان دەهێنا و ئێمەی ئەوانیش کە تەمەنێکی ئەوە بەبیرمان بێت لە پاپایەکان هەبوو پایپێکی بەدەمە بوو پاپای بە چەند نەخش و نیگار دەڕازێنرێتەوە. ئەوە شکڵەکەیەتی هەرچەندە ئێستا ئەو ئامێرە زۆر کەم بەکارهێنێ بەڵام هەندێک کەس هەن کە هێشتا خولیای بەکارهێنانی یا هەڵگرتنی ئەو جۆرە ئامێرانیان هەیە و بەکاریشی هێرن لە هەندێک شوێنیش وەکو شتێکی تایبەت هەڵدەگیرێت و دروستیشی دەکەن و دەفرۆشتێتیش. پیاوێکیش تەمەنی کە 78 ساڵە و ئۆکرانیا کۆنترین کەسە لەو وڵاتە کە هێشتا لەسەر ئەو پیشەیە بەردەوامە با پێکەوە ببین. هەرچەند پایپەکان یا سەبیلەکانی لە هەموو جیهاندا بەکاردەهێنرێت بەڵام وەرشەیەکی تایبەتیشی هەیە کە لە ماڵەکەی بۆ دروستکردنی پایپ بۆ بەکارهێنەرانی ئەم ئامێرە وەک یانەیەکی لێکردووە. ئەندامانی تایبەت بە خۆی هەیە کە بەشدارن لە یانەی پایپی ئۆکراینیا. زنون پالچێپسکی کۆنترین کەسە لە ئۆکراینیا کە پیشەکەی بە میرات لە باوکیەوە بۆ ماوەتەوە. بە ئامێر و تەنانەت دارەکانیش کە پایپەکانی پێ دروست دەکرێت هەموو کەرەستەکانی دیکەشی لە ساڵی 1940ەوە بۆ ماوەتەوە تا ئێستاش کاریان پێدەکات و لە هەموو جیهان کڕیاری هەیە. گرنگترین شت بەلای منەوە چۆنەتی دروستکردنی ئەم ئامێرەیە واتە لە ڕووی کواڵەتی کە شێ لە ناوی کۆ نەبێتەوە نەک نەخش و نیگارەکەی هەرچەند زۆرش گرنگی بە نەخش و نیگارەکەی دەدەم. بۆ دروستکردنی پایپ زیاتر داری گێلاس و سێ و هەرمێ بەکاردەهێنرێت. بەو هۆیەی بۆ دروستکردنی نەخش و نیگارەکەشی ئاسانتر هەڵدەکۆڵڕێت و بۆنێکی خۆش و تایبەتیش بە پایپەکە دەدات. ئەو کارگەکەی وەک یانەیەک لێ کردووە. بەکارهێنەران و ئەوانەی خولیای پایپن لەو یانەیە بەشدارن و هەر لە وەرشە و یانەکەی زنون پایپەکانیان دەکڕن گەر لە هەر شوێنێکی جیهانیش بن. Ну і фішка в тому, що оці шари... Рубанки, Богу діда,
تەمەنی وەرشەکەمان یان باشتر بڵێم یانەکەمان بۆ 120 ساڵ دەگەڕێتەوە. یەکەم یانەی تایبەت بە ئۆکرانیە کە خەڵکانێک بۆ کڕینی پایپ لێرەندامن بە باشترین کواڵەتی و جوانترین دیزاین کاریان بۆ دەکەین. ئەوانەی پایپیا سەبیلەکان بەکاردەهێنن لە ئۆکراینیا بە تایبەت ئەم شارە هەفتەی جارێک لە یانەکەی زنون کۆ دەبنەوە. نوێترین جۆری تووتنەکان تاقی دەکەنەوە و دوا دیزاینەکانی پایپەکانیش دەبینن و کاتێکی خۆشیش بەسەر دەبن. بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا و مەترسیەکانی ئەم ڤایرۆسە کۆبوونەوەکان ئێستا ئەنجام نادرێت و ئارەزوومەندانی پایپ یان سەبیلە بە ڕێگەی پۆست پایپیان سەبیلەکانیان بۆ دەنێردرێت. بۆ کۆتا بابەتمان دەتان بەمە سوید. هونەرمەند مەریوان سەفادین لە ساڵی 1970 لە هەڵەبجە لەدایک بووە. لە ساڵی 1991ەوە کاری هونەری دەکات. لە ساڵی 1996ەوە دەچێتە ئەڵمانیا و دواتر ئەچێتە ئایسلند و ماوەیەک ئەمێنێتەوە و 12 ساڵیشە ئێستا لە سویدەژی. هونەرمەند مەریوان سەفادین خاوەنی 50 بەرهەمە. ئێستا سەرقاڵی کارێکی نوێیە. کامێرەی ڕۆژباش لە کاتی تۆمارکردنی کلیپێکی ئامادە بووە. لەگەڵ هونەرمەند گفتوگۆی لەبارەی ژیانی ڕۆژانە و کارە هونەرەکانی کردو ئێمەش بۆ ئێوەی دەگوێزینەوە. گەڵا گەڵا عومرێم دایە دەسە عاشقەی لە دێڵما بوو کە وەک باران بۆ پاڵ و پۆ وەکو سێبار لەگەڵما بوو. سڵاو لە بینەرانی ڕۆژباش، من مەریوان سەفادین لێرەوە سڵاو ڕێزمێ بۆ هەموو جۆگران. لە وڵاتی سویدەژیم ماوەی 12 ساڵە و ئیشی ڕۆژانەم لێرە 4 ڕۆژ لە هەفتەیەکە شۆفێری ئۆتۆمبیلی گەورەم، زایدەن 3 ڕۆژی هەفتەکەش لەگەڵ ماڵ و مناڵ و کەس و کار و هاوڕێ و دۆست و ئەگەر کارێکی هونەریش هەبێ ئەیکەم. من تا ئەمڕۆ کۆمەڵی بەرهەمی هونەریم تۆمار کردووە. بەرهەمەکان بە تەکید نازانم چەندن بەڵام زۆرن. بۆ ئەم ساڵیش چەند بەرهەمێکی هونەریم ئامادەیە کە لە تۆمارکردنام بۆ ئەوەی کە بڵاویان بکەمەوە. ئەم بەرهەمە نوێی کە ئەمڕۆ بەنیازیم کلیپی بۆ بکەین لەگەڵ کاکەمال، میلۆدێکی نوێیە، میلۆدی کاک شادمیر نامۆیە، تێکستی کاک هێمن هەژارە. لە ڕاستیە کاک شادمیر ئەم گۆرانی بۆ من ئامادە کرده بوو و بە دەنگی خۆشم تۆمارمان کرده بوو، بەڵام دەمێک بوو لەگەڵ کاکەمالە بڕیارمان نابوو هەردووکمان بەرهەمێکی هونەری پێکەوە بکەین. بۆیە وامان لێ کرد کە ئەم بەرهەمە هونەریە بکەین بە دوێت و بە یەکەوە تۆماری بکەین. ئەو دڵی وا ماڵی خۆت بوو ڕازانتەوە تۆ ببرین، ئەوە ڕۆشتم بەجارێ ڕەبی خۆشی بۆت نابارێ. ئێمە هونەرمەندان لە ئەوروپا کێشەمان زۆرە لە بەردەم ئەوەی کە کارێکی هونەری بکەین. هونەرمەندیش ناتوانێت بە بەردەوامی لە گیرفانی خۆی کاری هونەری بکات. کاری هونەریش پەیوەستە بە مەزاجی خەڵکی کوردەوە. بەڕاستی ئەگەر کورد هەمیشە لە مەشاکیل و شەڕابێ، خەڵک ئەو زەوق و شەوقەی نابێت کە گوێ لە هونەری کوردی بگرێ و گوێ لە بەرهەمی تازە بگرێ. بۆیە هونەرمەندانیش کەی کوردستان شەوق و زەوقی و خۆشی تێکەوت، هونەرمەندیش ئەو کاتە توانێت بەردەوام بێت لە کاری هونەری و ئیشی جوان پێشکەشی ئەو خەڵکە بکە. وەگوتم کۆتا بابەتیشمان هونەرمەندێکی دیکەی تاراوگە بوو. بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان و کۆتا ڕۆژی هەفتەشە تا هەفتەیەکی دیکە کە ڕۆژی شەمماکات و هاوکارم هاژە لەگەڵتانە بێ. بەخواتانە سپێرم و ماڵاوە.